ڕۆژی تەلەڤیزۆن دیارە بێگومان زۆر باسمان لەوە کردو مێژوو ئەم ڕۆژە بۆ کێ ئەگەڕێتەوە پەیدابوونی تەلەڤیزۆن لەکەیەوە بوو کاریگەریەکانی تەلەڤیزۆن چییە لەسەر بینەر لەسەرەوەی کەسێک دانیشە بە دیار شاشەکانەوە بە چمە بەسێک دانیشێت دەیان و سەدان توێژینەوەی جۆراوجۆ لەسەر ئەم بوارە گرنگی ژیان کراوە ئێمە کە ئێستا بۆ خۆمان لێرەوە زانێرەکان پێشێش دەکەین لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە لە ڕێگەی شاشەکانە ئێوە دەبێ زانێرەکان لە ئێمە وەربگرن ئاخوا تەلەڤیزۆن ئەمڕۆ لە ڕۆژگاری ئەمڕۆدا و لە سەردەمی تەکنەلۆژیا و گیانگیریدا ئەو ئەرکەی ماوە ئەو ڕۆڵەی ماوە یان نا ئەگەر ئێمە ڕاپرسێ بکەین بڵین چەند کاتژمێر تۆ ڕۆژانە تەماشای تەلەڤیزۆن دەکەی و لەو کاتژمێرانەش چەندی تەرخان دەکەی بۆ وەرگرتنی زانیاری چەندیان بۆ چێژ وەرگرتن و کات بەسەربردنە هەموو ئەمانە دەبێت توێژینەوەیان لەبارەوە بکرێ و کراویشە یان تۆ لای خۆتەوە ئەگەر ئێستا پرسیارەکە لە خۆت بکەی دەتوانی لە ڕێگەی ئەم تەورەوە وەڵامەکەش وەربگری ئاخۆ تۆ تەلەڤیزۆن بۆ چ بە مەستێک بەکار دێنی ئەمڕۆ بەگشتی باس لە ڕۆژەکە دەکەین و ئەو کاریگەرانی کە ئێستا لەسەر کەمی بینەری تەلەڤیزۆن ئایا هەیە یان نا یاوەتە قسەی ئێمە کاڵین بینەری کەم بۆتەوە یان بەڕاستی بینەری هەیە و ئەو کاریگەری لەدەست نەداوە ڕۆژ لەدا ڕۆژ کۆمپانیەکانی بەرهەمێنانی تەلەڤیزۆن مەبەستم لە ئامێرەکەیە سەرنجڕاکێشی و ئەپدەیتی تەکنەلۆژی تەلەڤیزۆن دەکەن شاشەکان گەیشتون بەوەی تەنک ببوونەوە شاشەکان بووی کە گەورە بوونەتەوە شاشەکان بوون بەوەی کە هەر لە دوورەوە ئاوا بە یان بە چەپڵەیان بە چاقەنەیان بە دەستێک ئاوای لێ بکە دەتوانی کەناڵەکان بگۆڕی هەموو ئەمانەی تر تەکنۆلۆژیا ڕۆچۆتە نێو شاشەکانەوە هەموومانە چ کاریگەریەکیان لەسەر ئەوە بۆ کە کاریگەری کەمی بینەر کەم بکاتەوە مانە کۆمەڵک پرسیارە ڕستمیوانەکەمان دەکەین دکتۆر ئیبراهیم سعید کە بەڕێزان سپۆڕی ڕاگەاندن و بە دیاریکراویش لە بواری تەلەڤیزۆندا ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکینەوە وەڵامەداتەوە دکتۆریان بەیانی باش ڕۆژێکی باشتان ساڵ بێت دکتۆر با لە بچینە مێژووە کەمێک ینی ئەم ڕۆژە لە چیەوە هاتۆ بۆ کەسێکە گەر پێی خۆش ببزانێت تەلەڤیزۆن و پەیدابوونی تەلەڤیزۆن ئەگەڕێتەوە بۆ ساڵانی چەند بەڵێ دەرە ئەگەر وەکو مێژوو سەیت بڵین پەیدابوونی تەلەڤیزۆن بکەین تەلەڤیزۆن ینی وەکو بڵین تەکنۆلۆژیایەکی کۆمیونیکیشن کە لە ڕێگەیەوە هەواڵ و زانیاری و بڵین بۆ نمونە بابەتەکانی پێوەست بە ژیانی ڕۆژانەی مرۆڤ گوازۆتەوە لە بەرەنجامی کۆمەڵێک تایم بڵین داهێنانی یەک بە لە دوای یەک هاتوۆتە ئاراوە یعنی تۆ سەیری تەلەڤیزۆن کە تەلەڤیزۆن لە دوای سەرهەڵدانی سینەما لە دوای سەرهەڵدانی ڕادیۆ لە دوای سەرهەڵدانی بڵین گرامافۆن و تەلەگراف و هەموو ئەمانەوە یعنی هەموو ئەو داهێنانانە بنە بڵین هەوێنێک بۆ ئەوەی کە ئەم ئامێرەش سەرهەڵبا لە ڕاستیە بڵین تاقیکردنەوەکانی پەیوەست بە پەخشی تەلەڤیزۆنی داین بڵین بۆ سەرلەکانی سەدای بڵین بۆ ساڵەکانی 30 سەدەی ڕابردووە گەڕێتەوە بەڵام ئەمە تاقیکردنەوە بوو بەڵام وەکو پەخشی تەلەڤیزۆنی و دروستکردنی ئامێری تەلەڤیزۆنی بۆ بڵین ساڵەکانی 50 سەدەی ڕابردووە ئیتر بەرەبەرە ئەچێتە ناو ماڵەکانەوە یعنی تەسەوریشکەن ئەم ساڵەکانی کەڵین ساڵەکانی 50 سەدەی ڕابردوو ئیتر بەرەبەرە تەلەڤیزۆن وەکو ئامێر دروستەکرێ وەکو پەخشی تەلەڤیزۆنی لۆکاڵی لە وڵاتانە بنە بەتایبەتی وڵاتە پێشکەوتەکانی دنیا بەتایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەڵمانیا لەو قۆناغایە بریتانیا بە دواتریش یەکێتی سۆڤێت بڵین بەرەبەرە ئەبێتە بەشێک لە ژیانی ڕۆژانی خەڵک بەڵام تەسەوری کە لە ساڵ 1954 پێشانگایەک لە بەغا کرێتەوە لە بەغدای پایتەختی عێراق لەو پێشانگایە مرسیلەیەکی یعنی مرسیلەیەکی بڵین ئاست کەم یعنی کە توانای پەخشێکی زۆر کەمیە لەناو معرەزەکە لەناو پێشانگاکە دائەنرێت و جیازێکی ئیستقبالیش کە پەخشێکە پەخشی مرسیلەکەکە خەڵکە کاما بینن زۆر سەرنجڕاکێشە بەلایەنەوە کەسێ لێرە دوانیشتۆ لێورەیەکێکی تر لە شاشەیەکۆی بینێ ئەمە تەسەوری کە بۆ بە ئەوەی کە خولیایەک بۆ ئەو کاتی بڵین فەرمانڕەواکانی پادشایی لە سەردەمی عێراقا کە ئەوانش بیکەنەوە کە پێویستە عێراقش پەخشی تەلەڤیزۆنی هەبێ بۆ لە ساڵ 1956 لە عێراقا پەخشی تەلەڤیزۆنی دەستی پێ کردووە ئەمە گەر بە بەراوردی پێی بە وڵاتەکانی ناوچەکە ئەنتوین بڵین پێشەنگی وڵاتە عەرەبیەکان حەزەکەم بزان لە عێراقا زۆر ینی بهین بۆ ئیتر لە کۆتایی شەسەکانی سەدەی ڕابردووشە پەخشی بەرنامەی کوردی لە تەلەڤیزۆنی بەغایە سەراڵایە دواتریش پەخشێکی تایبەت بە تەلەڤیزۆنێکی تایبەت بە پەخشی کوردی لە تەلەڤیزۆنی کەرکووکا گرێتەوە دواتریش بۆ چەند زمانێکی ترک و تورکمانیوس لەو کاتا کورد و عاشری هەڵەیە کەواتە ئەمە گەروەکو باس لە مێژووی سەرهەڵدانی تەلەڤیزۆن بکەین بەڵام هەرچی سەبارەت بە ڕۆژی بڵین گیانی تەلەڤیزۆن کە ئەم ڕۆژان داناوە خۆی ئەمە کە زانرا ینی بەڕاستی ئەم مۆزوع مۆزوعی زۆر قوڵ و مۆزوعی زۆر دوور درێژە بەڵام
ڕاستیەک هەیە حەزەکەم بزانین شەوەیە مرۆڤ بەپێی ئەو توژنانی کە کراوە ینی تایبەتمەندی هەموو ئینسانێک کەساتی هەموو یەک لە ئێمات کەساتی هەموو مجتەمەعێک پێویستە بە بڵین شتێکی پێیان دامەزراوەکانی پەروەردەکردنی کۆمەڵایەتی یاخود بۆ نمونە دامەزراوەکانی دروستکردنی ئاستی ئینسانیان بیر و بۆچوونی ئینسانی یاخود زۆرجار بۆ شاعربێکش پێڵم مەراکزی تەنشەی ئیجتیماعی دەرکەوتو کۆمەڵێک مەرکەز هەیە بۆ تەنشەی ئیجتیماعی ئێمە یاخود بۆ دروستکردنی کەسایەتی ئێمە یاخود بۆ کەسایەتی مرۆڤەکان یانی دەرکەوت کۆمەڵە ناوەند بوو دواتریش لەو ناوەندانەیە باس لە میدیا کرا ناو میدیاشە زۆر قسە لەسەر تەلەڤیزیۆن کرا بۆ یەکە کاریگەری تەلەڤیزیۆن بەسەر کەسایەتی ئینسانەوە بە بیر و بۆچوونەکانمان هەڵسوکەوتەکانمانەوە بیرۆکرایە کە ئەم ئامێرە چۆن بەکاربێنرێت چۆن پێویستە بخرێتە گەڕ بۆ ئەو بە شێوەیەکی تەندروست بەکاربێنرێت بخرێتە گەڕ بۆ ئەوەی ئێمەمانان بە شێوەیەکی باش مامەڵەی لەگەڵاکەین لە ساڵ 1996 لە ڕێگەی نەتەوەیە گرتوەکانەوە لە ڕێک چەند کۆبوونەوەیەکی بڵین ڕخراوی ئەو سەرەمە یونسکۆ دواتر قەرادرا کە ڕۆژی جیهانی ڕۆژی تەرخان کرێ بۆ ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن کە ئەم ڕۆژان تەرخان کرد. خۆی دکتۆر یەکێک لەو ئامانجانێک کە لە ڕاستی ئەم ڕۆژە تەرخان کرا بۆی لەبەرەوە بوو هۆشیاری لەنەو تاکەکانە دروست بکرێت و تەلەڤیزیۆن هەر بە قسەکەی جەنابەت بە شێوازێکی دروست بەکاربهێنرێت بۆ نمونە ئاشتەوایی و بنەما ئەخلاقیەکان زیاتر لەناو خەڵکە دروست بکە. ئێستا بینین تەلەڤیزیۆن بەڵام ڕکابلێکی زۆر هێز و بە قووەتی هەیە لەم سەردەمی تەکنەلۆژیایە ئایا هێشتا هەر ئەکرێت ئەو تەوەقع لە تەلەڤیزیۆن بکرێت ئەو ڕۆڵانە کەس یەکەم جار ئەم ڕۆژان بۆ دانا هێشتا بتوانێت لەم سەردەمەوە لەم ڕۆژانەشا بیگەڕێت ئەمەیەکێک لەو پرسیارانی کە ئێستا زۆرەکریان حەزەکەم بزانن بۆ چونکە هەمیشە ئێمە کە ئەڵێن پێویستە تەلەڤیزیۆن بە شێوەیەک پامەکانی بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی باش مامەڵە بکە ئەلبەتە هەموو ئینسان وەکو ئینسان وەکو هەموو دامەزراوەیەکی تر ئەبێ کۆنتترۆل بکرێن کۆنتترۆل بکرێت بە چمانایەک بۆ مانایی کە لا لە ئەو بنەمانی کە پێویستە ئیشی لەسەر کات چکە خۆمانزانین هەمشە قسەیەکرێتەوە تەلەڤیزیۆنی وەکو هەموو بارێکی تێغێکی دووسەرە ئەتوانین لێ کاتە بڵین چەندین لانی پۆزیتیفی دەستنیشانکەین و لە هەمان کاتیشە چەندین لایەنی نەگەتیفی دەستنیشانکە حەزەکەم بزانم پەیوەندی نیە بارێمی کوردستانەوە پەیوەندی هەیە بە کۆی دانیشتوانی جیهانەوە بۆیە لە ساڵەکانی 60 سەدەی ڕابردووە ئێمە دراساتی نەقدیمان هەیە ئەو لێکۆڵینانەی کە ڕەخناگرن لە پەیامی تەلەڤیزیۆنی و پیان وایە پەیامە تەلەڤیزیۆنەکان زۆرجار بەڕاستێکی خراپە ئابرێ ئەو بڵین بوارانی کە کۆنتترۆلی ئەم دۆخاکە بۆ ئەوی تەلەڤیزیۆن بە لە ڕێدار نەبرێ یاخود بۆ پەیامی تەلەڤیزیۆنی بەلای ڕێدار نەبرێ لەسەر ئاستی دنیا کۆمەڵە بنەما دانراوە بۆ تەنزیمکردن و ڕێخستن بەسەن بنەما قانونیەکان بنەما ئیتیکەکان ئەم بنەمانە یەن لە هەمان کە لێ کاتە مەسەن لە تۆ پێچێتەوە وەکو تەلەڤیزیۆنی وەکو بەرنامەیە کە ئایا تۆ چەند پابەتبووی بەم بنەمایانەوە بەڵام بەداخەوە کەم قسەیەکەم ئێستا لە سەدەمی تەکنۆلۆژیا بە تایبەتی لە سەدەمی سۆشیاڵ میدیایە زۆرجار ئەم بنەمایانە کاڵبوونەتەوە بۆ مانای کە ناتوانرێ بۆ شێوەیەکی زۆر باش کۆنتترۆل بکرێ ڕەنگە تۆیەک وەکو تەلەڤیزیۆنی کورسات یاخود تەلەڤیزیۆنێکی تر نمونەیەکی ترێنینەوە وەکو نمونەی هێنینەوە پابەند بێ بەم بنەمایانەوە یاخود پابەند نەبێ بەم بنەمایانەوە باشە بەڵام لە هەمان کاتە بە سەدان تەلەڤیزیۆنی تریش هەیە تۆ توانی بڵین بە شێوەیەکی تر مامەڵاکە دەبێت تومان لە سەدەمی سۆشیاڵ میدیا کە زۆرجار بنەما ئەخلاقی و بنەما قانونەکانی تێپەڕانەوە مۆزوعێکی تر من حەزاکەم چمەناو مۆزوع زۆرجار قانون دەرەقەتی نایە زۆرجار لادانە لە بنەما ئەخلاقی ئەی عیلات چییە ئەمە یەکێک لەو کێشانی کە زۆر ڕوبەڕووی تەواوی دنیا بۆتەوە چونکە وەکو باسیمان کرد ئێستا تەلەڤیزیۆن بەو شێوەیە مامەڵەی لەگەڵا ناکرێت کە بەجاران ئێمە لە چوارچێوەی بۆ نمونە ئامێریکا لە ناو ماڵەکانە هەموو کۆبوونەوە تەماشایانە کرد ئێستا تەلەڤیزیۆن ئەو سنووری بەزاندووە ئێستا تەلەڤیزیۆن لە ڕێی شاشەیەکی بۆ ئایپادەوە لە ڕێگەی شاشەیەکی مۆبایلەوە لە ڕێگەی هەموو ئەم شاشانەوە تۆتانی مامەڵی لەگەڵاکە ئێستا تەلەڤیزیۆنەرۆنی مؤسسەیە بەڕێوی بەرێ ئێستا چەندین ئێمە وێب تیڤیمان هەیە چەندین چەناڵی تەلەڤیزیۆنیمان هەیە بۆ لەسەر یوتیوب یعنی ئەمانە کێش مامەڵی لەگەڵاکە توانین شخصێکی ئەتیادی مامەڵی لەگەڵاکە کەواتە دکتۆرەکرێ بڵین ئەو ئامارانە ئێستا غەڵەتن بۆ ئەگەر کەسێک بڵێ من سەیری تەلەڤیزیۆن ناکەم بەڵام لە کاتێکە ڕەنگە ڕۆژێک 6 کاتژمێر سەیری موبایلەکەی کە ئەمە هەر کاریگەری تەلەڤیزیۆنە ماوەتەوە جارێ ئەوەیە کێشان ئێمە لەم قۆناغا تەلەڤیزیۆن ئەو مانە تەقلیدیانی تێپەڕانوە کە جاران بۆ تەلەڤیزیۆنە کرا ئێستا زۆرجار بۆ هەنە مستەڵەح هاتووەتە ئاڵاوە بۆ نمونە مەڵتی میدیا یعنی ئێستا بۆ نمونە ئەم شاشەی هەموو میدیاکانی تێکەڵ کردو یاخود قسەیەکی ئێستا پێڵێن ڤیجوال یاخود مەرئیات بینین یاخود قسەیەکی ئێستا زۆرجار قسەی لەسەرەکرێ پیانوە سکرین یعنی هەموو ئەم زانیاریان کە لەر سکرینەوە بڵاوکرێتەوە ئەتوانین بە جۆرە جۆرەکان هەمان ئەومانە بەخشێکەتە
کە خۆماڵی ڤیژن یاخود بڵێن بینینە لە دوورۆ تەلەڤیژن ینی کەواتە هەموو ئەمانە ئێستا تەلەڤیزیۆن بەو شێوەیە مامەڵەی لەگەڵاگەیان ئەم بەرنامەی من و تۆ خۆمان لێ کاتە بۆن ڕەنگە لە ڕێی شاشەی تەلەڤیزیۆن ئامێر کەواتە تەلەڤیزیۆن وەکو ئامێر با سەیری نەکەین وەکو ئامێرێک دائەنرێ ئەتوانین تەلەڤیزیۆن وەکو چی سەیریکەین وەکو هەموو پەیامانی کە لە ڕێگەوە ئەگوازرێتەوە تەلەڤیزیۆن وەکو مؤسسەیە سەیری نەکەین بۆ مەڵی مؤسسەیەکی تەلەڤیزیۆنی تەلەڤیزیۆن توانین سەیریکەین وەکو بۆ کەساتێکی دیاریکرا لە ماڵێکی خۆی ئیشی لە سەرکات و بۆ نمونە چەناڵێکی هەیە و بەخشیەکە بەڵام دکتۆر یەک بابەتیش بوو تەلەڤیزیۆنەکە یەکەم جار دروستکرا ناوی تەلەڤیزیۆنی لێنرا ئەو ئامێرە خۆی هەر گلەی لەسەری بوو تیوای کردو تاکەکان بەس سەیری ئەو بکەن ئەگەر کۆشە بنەوە بەڵام هەر گرنگەکە بۆ ئەدەن بەڵام ئێستا لە جیهانی سوشیال میدیایە وای لە هاتوو ئێستا ئەو گردبوونەوە ئەو کۆبوونەوەشی نەهێشتووە بەداخۆ اینجا با بڵێن گۆشە نشین گۆشەگیری و تاکتاکبوونی دروست کردووە خۆی یەکێک لەو قسەی تۆ هەر ماڵەکە چوار ینی هێوار کە سەو ژوورەکەی خۆشی دانەی ئێستا و جاران بەجددی وە وەڵام سێک ئەوش گۆڕانکاری بەسەر هاتووە ئەو قسەی ڕاستە دڵێن تاکو تایم بڵێن 10 ساڵی پێش ئێستا 15 ساڵ پێش بەڵێ تا 15 ساڵ پێش ئێستاش ینی هەر کەسە لە ماڵی خۆیان تەلەڤیزیۆنێکی لە ژوورەکەی خۆیان تەلەڤیزیۆن ساو تااقەتی ئەوان نەماوە هەر کەس لەگەڵ خۆیان ئامێریکی مۆبایلەکەی پێ و سەیرەکە بەڵام هەرکو دوکاگاری لە بیداتەوە چەکر ئێساش خۆ ئەم شتانە کێبڕچەیە حەزەکەم بزانن ئامێرەکان دروست سەکرێ بۆیە جارێکی تر کۆ بکرێت وسان مەسا شاشە گەورانە کە دروست سەکرێت بە تەلەڤیزیۆن ئەو شاشەی فەرد نییە تاک نییە شاشەی بڵین کۆمەڵێکە یعنی ئەو خزمەت گوزارانی کە خرێت ناو تەلەڤیزیۆنەکە تۆ ناو تەلەڤیزیۆنەکەەوە ئێستا ڕەبتێکی بە ئینتەرنێتەوە ئەنواع ئەشکال خزمەت گوزاری جیاجێ هەیە من حەزاک ناوەکانی بڵێ من تفرێکسە ئەوە مایتیڤە ئەوە چییە هەمووی ئەمانە تۆ لێ کاتە اختیارە خات بژاردا خاتە بەدەم سەیری موڤیەکەی سەیری بۆن منە مسەلسەلاتەکەی سەیری گۆرانیەکەی سەیری دیکۆمنتریەکەی کەناڵ هەموو کەناڵەکانی بۆ خستێتە ناو یعنی ئەمیش ینی بە زۆر لە زۆرەکان ینی توانیوێتی ینی هەوڵە من جارێکی خەڵکەکە کۆکەمە سار ڕەنگەم لە ماڵەکەی شاشێکی گەورە هەبێ خەڵک تااقەتی هەیە من فیلمێک پێکۆ دانیشتن تەماشاکەن یعنی ئەمە ئەدیتۆرە و پلاتفۆرمانی کە باس کرد و نێتفلیکس و پرایم ڤیدیۆ ئەپڵ و پلس و ینی زۆر بەڕاستە پلاتفۆرمی تر هەیە ئەمانە ڕۆڵان هەبوو لە کۆکردنەوەی بینەرجارێکی بۆ شاشی تەلەڤیزیۆن بۆ ئامێرە گەورەکەی ماڵ بەڵێ ئەمانە چۆچۆریکی ئەمانە ئێمە لە هەروە سەیرێکی بڵام ئەمانە بیرکردنەوەیە ئەمە دراساتە تۆ مەسەن تۆ ئەو شاش ئەوێ قازان سوکە هەموو شتە بۆ قازان حەزەکەم بزانین ئێوە جارێکی تر بۆ نمە بازرگانی دروستکردنی تەلەڤیزیۆن ئەوێت خراپ دۆزێتەوە بۆ ئینەکەی بۆ ئیشەکانی چکامانە هەمووی بڵین کێبڕچەی بازاڕە ئەم ئەجیزانە بۆ هێت بە شێوەیەکی توتر سەرنجی تۆ ڕاکێشەکەواتە تۆ ناتوانین قسە لەسەر تەلەڤیزیۆنکی لە قۆناغایە وەکو شێوە تەقلیدەکی وەکو باسمان کرد 20 ساڵ پێش ئێستا گۆڕانکاری زۆر زۆری بەسەرهاتەوە تا بەمەنی زۆر خوب بەسەرهاتەوە بەڵام شتێکە من کەمێ حەزم قسەی لەسەرکەم بێتە سەرەتاییش بۆ ئەوەی لێم یادی تەلەڤیزیۆنە قسەی لەسەرکەین ئێستا تۆ لەم دنیا جەنجاڵی پەیامی جۆراجۆری تەلەڤیزیۆنیە لەم دنیا جەنجاڵی پەیامی جۆرا و جۆری وتمان دنیای گریمانەی سۆشال میدیا و ئینتەرنێت و هەموو ئەو بوارانی ترکە پامەکان بڵاوکانەوە کە زۆر جار کۆنتترۆل ناکرێت یعنی تۆ مناڵەکەی تۆ کۆنتترۆلیکی یان کەس ناتوانێت کۆنتترۆلیکە ئێستا زۆر قسە لەسەر مستەڵەحەیەکرێ ئێستا زۆر باید گەرچی ئەمە مستەڵەحێکی تازە نییە کە پێڵە میدیا لیتەرسی یا خۆت خوێنەواری میدیایی ئێستا خراونتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە لە زۆر وڵاتی پێشکەوتووە کە بەشێکیشە لە بابەتێکی زۆر بەرفراوانتر کە کریتیکال تینکینە کە تەفکیری نەقدیە کە تۆ چۆن لە خشتە نەبرێ مناڵەکەی تۆ چۆن لە خشتە نەبرێ هەر لە مناڵی فێری کولتوری مامەڵەکردنەکرێتە شاشایە کولتوری مامەڵەکردنەکە تۆ نتوانی بە قانون ڕێکی خێگە نتوانی بە بنەمایەتیەکان ڕێکی بە خۆت ئێمە هەمانە لە کوردستان ئێستا بەو دەرەجەیە بەو ڕادەیە خوێنەوارین لە بەداخۆن ئەمە تازە خراوتە ناو پرۆگرامی بڵێن خوێندنی ئەکادیمیەوە زانکۆکانەوە من لە زانکۆکان ئەکرێ بە بکرێتە ناو پرۆگرامی پاخچەی ساوایانەوە خێپزنە پرۆگرامی بنەڕەتیەوە کە تۆ مناڵەتت لەوە دەرچووە تۆ بتانی بۆ شێوە بتانی تەحکم میدیاکی بەڵام فێریکەی چۆن چاوەشە نەکرێت چونکەیەکێکی تر لە هەرە بنەما گرنگەکانی ئەمڕۆ کە قسەی لەسەرەکەین ئەوی شێوەیە ئێمە بەر بە چاوەشەکاریان نەبگرین کە تۆ بزانی تەلەڤیزیۆنەوە لە ڕێی شاشەکانەوە تەنها شتی بابەتی یعنی پەسوود بڵاوکرێتەوە نەخێر ئێمە بەدایان و سەدان بابەتی چاوەشەکاریمانێ جام چاوەشەکاریانە کە تۆ لە ڕێگەی میدیای تەرسی بڵن خوێنەواری میدیایەوە پێ ئاشناوی هەنە چاوەشەکاری هەیە تۆ ئەکسەر لی تێگەی یعنی پێویست ناکات بەڵام من چاوەشەکاری تۆ بخۆ نازانیت ئەم چاوەشەکەیت بەبێ ئەوی بخۆ بزانی بەجێشی ئێڵێت و جاری وا هەیە تۆ دوای بۆن من چۆتە ناختەوە ڕەندانەوەی هەیە
بەبێ ئەوی بخۆبزانین تۆ چاوەشاکرێ بێ باش بخۆزانین دکتۆر یعنی تەنیا لە ڕێگەی خوێندن ئەم کارە ئەکرێت یا بۆ نمونە ئەم جیلە لە ئێستاشە ئەکرێت لە ڕێگەی ترەوە ئەم گۆڕانکاریان ئەم چاوکراوەیە دروست بکرێت لە ناو خۆی ئەزانین چۆنە ئێمە شتێکی پێڵم تەوعیە هۆشیاری ئێمە بەدایان بڵین ڕێگەمان هەیە بۆ هۆشیارکردنەوە بەشێکیان خوێندرا ئەگینا هەڵمەتی هۆشیاریە ساگەر مەبەستی نەخوێندنەکە چون ئەم پرۆسەیە لانێ زۆر بخایەنێت و هەموو کەسێکیش نەگرێتەوە بەڵام ئەگەر بمانە شتەکە گشتگیرتر بێت و لە دەرفەتێکی زووترا وەڵام وەرگرین هەنگاوی تریش هەیە خۆی بۆچی خراوتنا پرۆسی خوێندن زۆر جاڵێت تۆ تازە جیلێکە لە دەستا بەڵام جیلی ئایندە با لە دەست نهێت ئەم قسەیەکی لەو شتانی کاکرێ بەڵێ ئەکرێ مەسەلەن بۆ نمونە بە حقیقت یعنی هەڵمەتی هۆشاریەکان ئێستا لاوانەیە لە زۆر بواری ترا ئەکرێ مەسەلەن بۆ هەڵمەتی هۆشاری بۆنمە بۆ قژاتچوونەوەی بۆ نمونە یاخو قڵاچۆکردنی مەسەلەن تونتوتیژی یاخو بۆ گژاتچوونەوەی یاخو بۆ نێشتنی دیاردەی جگەرەکێشامە لە مدیریاما ئاکرێ زۆر ئەم هەڵمەتانەش پەرپاکرێ بۆ ئەوەی تۆ چاوەشە نەکرێت لە ڕێی میدیاوە بەتابەتی گرمیدیاکان بەتابەتی ئێستا زۆر کەشیان کرۆ زۆر ئوسلوبی شێ بۆ چاوەشەکاری بەڵام دیارترین بنەماکە ئێستا ئیشی لێ سەرەکرێ و لەسەر ئاستی جیهان بۆتە بابەتێکی گرنگ و زۆر جانیان ناوە پەروەردەی میدیایی زۆر جاریش پێڵەن خوێنەواری میدیایی یاخود هەندێک جاریش پێڵەن کللتوری تەماشاکردنی تەلەڤیزیۆن یاخود میدیا هەموو ئەمانە بەسە بۆتە بابەتێکی گرنگ لەسەر ئاستی جیهان قسەی لەسەرگرێ بۆ پێویستە لەم ڕۆژەیە جارێکی تر ینی خەمخۆرانی وڵاتە کاربەدەستانی وڵاتە ئەو کەسانی کە میانی بە جۆرە لە جۆرەکان خەمێکی ئایندەی وڵاتان هەیە بجارجار بیر لەم قەزیە بکەنەوە چونکە بێ بزانین ئێستا تەلەڤیزیۆن بۆتە بزنس تەلەڤیزیۆن بۆتە وەسیلەیەکی گرنگ بۆ چاوەشەکاری وەسیلەیەکی گرنگ بۆ دەستکەوتنی قازان جای میزان نمونەیەک زۆر بسیتی بۆ بێنەوە زۆر جامە دیقەتی ئەم کاتی ئێستایم کە سەردەمی مۆدیالە باشە دکتۆر ئێمە ئێستا بینین کە بەداخەوە ئێمە لە بواری تەلەڤیزیۆن یان بەشێوە گشتیەکەی ئەو بابەتانەی کە پێشکەش بە بینەرانی ئەکرێت بەداخەوە زۆر جار بەکارهێنەرین یعنی پردێک بۆ تەلەڤیزیۆن لە کوردستانە ئەوەی لە دەرەوە گوزەراوە ئەم هێناویەتی داوێتی بە بینەرە ناوخۆیەکان لانێ ئەگەر بۆ نمونە ئەم خوێندنەوە ئاکادمیکە کە جەنابەت باست لەسەر کرد یان پەروەردەی بواری بینەر بوونە هەموو کەسێک نەکرێت بگرێتەوە یان بڵێن بۆ نمونە ئێمە ناتوانین بەردەمی بگرین چونکە بەرحاڵ ئەوەنە بەرهەمی ناوخۆیمان نییە وەڵامی جەنابەت بۆ ئەم بابەتە چییە؟ خۆی ئەم قسە زۆر ڕاستە ینی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە تا زۆر ینی ئەگەر بەکو نمونە باسیکەین زۆرترین ئەو پەیامانی کە ئەگوازێتەوە بۆ بینەر لە هەموو دنیاە لەلایەن چەند وڵاتێک کۆنتترۆل کراوە حەزەکەم بزانین یانی چۆن ئێستا بۆ منەکەڵیت هێزی سەربازی لەسەر ئاستی دنیا چەند وڵاتێک کۆنتترۆلی کردووە هێزی ئابووری لەسەر ئاستی دنیا چەند وڵاتێک کۆنتترۆلی کردووە بەرەمهێنانی تەلەڤیزیۆنیش لەسەر ئاستی دنیا چەند وڵاتێک کۆنتترۆلی کردووە ئەمە هەنێ هێزبان هێز هێزی جیهانی یان تۆ سەری دیکۆمنتێریەکان کە سەری بۆ ئەفلام کە سەری مستەسەرات کە ئەم زلهێزی جیهانی هەن زلهێزی شێ بۆ معلوماتان زلهێزی ناوچەیین یان سەر لەم ناوچەی خۆشمانە هەندێک بڵین وڵات هەیە کە بۆ بەرەمهێنانی تەلەڤیزیۆنی زلهێزن بەس بۆ ناوچەکەی خۆیان بۆ نمونە لە وڵاتی وەکو تورکیا بۆ بەرەمهێنانی بۆ نمونە دراما یەکێکە لە هەر وڵاتانی کە لەم ناوچەیە زۆر بەهێزە بەما شێوە ئێران لە وڵاتی خۆشی ئیکتیفای ذاتی خۆیەکە ئێران حەزەکەم بزانی بەڵام لەسەر ئاستی جیهان بۆ سەر نمونەی زۆر جار بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتەکانی ترێ هێنرێتەوە کە ئەمانەش بەرەمهێنێکی گرنگی تەلەڤیزیۆنی بەڵام ئێمە حقت بزان وڵاتێکی وەکو ئێران ئیکتیفای ذاتی هەبێ بۆ بەرهەمهێنانی ئیکتیفای ذاتی ئەمان هەیە چەند درامامان هەیە ساڵانە بەرهەمە هێنرێ یعنی جاری واکرێ بە مەوزوع کەم درامایە بەرهەمە هاتووە کاتەوان تێگەیشتون دکتۆر ینی ئەو بەست لە زلهێزەکان کرد یان ئەو وڵاتانی کە یا بە پرسیارەکە بە شوازێکی ترکەم هەندێک وڵات لە گرنگی تەلەڤیزیۆن تێگەیشتووە لە ڕێی ئابووریەوە ئەی بێگومان حەزەکەم بزانم وڵاتی وەکو تورکیاوە چەندین ساڵە کێبڕکێکارێکی سەرسەختی کۆریایە لە بەرهەمهێنانی دراما هەندێک جار پێشووتریش حەزەکەم بزانم باشم کرد تەلەڤیزیۆن ئێستا بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنی کەڵەن تیڤی پرۆدەکشن یان بە شێوەیەکی گشتی ئێستا بزنسە ڕاست حەزەکەم بزانم یاخود ئێستا لەوانە لە ئەسەر ئاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو قازانجانی کە لە ڕێی بەرهەمهێنانی مەسەن سینەما و تەلەڤیزیۆن و بەرامیجی تەلەڤیزیۆنی هەمووان ئەوانە ئاکرێ هیچی کەمتر نییە لەو قازانجی بۆ معلوماتان لەسەر بۆ نمونە لەسەر سناعی سیاراتەکەی خود بەرهەمهێنانی ئۆتۆمبیل ینی ئەوە سەبوون من هەندێک شەریکاتی جیهانی بەرهەمهێنان هەیە هەموو بەرهەمهێنان کەم بانایی سەیرەکەم هەموو بەرهەمهێنانی بۆ نمە تەلەڤیزیۆنی سینەمایی بۆ نمە کۆمپانیایەکی وەکو ئەمریکا ئۆنلاین تایم وۆرنەر یعنی بە مەلاین دۆلار سەروەتەکەیەتی قەت سەروەتی دەوڵەتێکە حەزەکەم بزانن
ئەمانە کەم نین یعنی منێکی زۆر زۆر بەسیتی بۆ بێنمەوە بۆ بەس فیلمێک یعنی کە جاری وا بەرهەمێنێ ئەم فیلمە ئەگەر بۆ منە فیلمی جیمس بۆند لە 60ەکانەوە تا ئێستا کە بەرهەم هێنراوە ئەم فیلمە دەستکەوتی چەرێ وایە تەسەوڕ نەکەن نزیکە ئەوە ملیار دلار بڵین زیاد قۆیاتەوە لە 20 میلیارد دلار بەس دەستکەوتی یەک فیلم یعنی ئەمانە هەسان نین قسەیەکی تر هەڵەگرێت دوکتۆر بۆ پێشتم بڕی یانوت چێژی بینین لە سینەما شتێکی ترە و لە شاشەی تیڤەکان شتێکی ترە بەڵام ئەوە کە بخۆت نمونەیەکی فیلمێکی جیمس بۆند دێنایەوە لە سینەماکان ئەگەر بە داهاتێکی کەم بەڕەمهێنرابێ بەڵام سەد هێندەی و داهاتی وەرگتۆ لە سینەماکان کاتێ خەڵک شوێتی کتێش کە لە تەلەڤیزیۆنەکان و پەخشەکری حەزەکەم بزانێ لێ ڕکلام هی نەکرێت زۆر تۆ جاریەوە بەپارە ئەیفرۆشی تۆ جاری ئەمانە هینێکی زۆر مۆزوعێکی معقدن پەیوەندی هەیە بە بڵین بزنسەوە یان پەیوەندی هەیە بە اقتصادیاتی تەلەڤیزیۆنەوە ئەم نمونێک بعد فیلمی سینەمایی نینەوە چونکە ڕەنگە تۆزە بگین بێ نمونەیەک ینی بۆن منە ئایدڵ یاخت ڤۆیس ئەمانە هەموو بەرامیزی زۆر گەورەی تەلەڤیزیۆن کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەموو بە پارە پەخشەکرێتەوە جارێکی بۆ نمە ئێوە کە لە کورساتەوە جاری کە پەخشەکانە خۆ بە خوڕای پێشان نەکردەوە ئەمانە شتێکی زۆر گرنگن ئەمانە هەمووی یعنی تۆ جاریوە چۆن بیرۆکەیەکی بۆیە بۆ دروستکردنی بۆ نمونە جۆرێکی تازەی فیلم جاریوە بیرۆکەیەک بۆ نمونە بیرۆکەیەکی بۆیە دروستکردنی پرۆگرامێک بەرنمەیە کە ئەم بەرنامەیە دواترێ بەرنمەیەکی ئەفرۆشێتەوە لە وڵات بۆ وڵاتیانی ئەمانە هەموو دەستکەوتی گەورنگی مەسم چی بوو ئەمانە تۆ لەناو ئەم دنیا جەنجاڵی تۆزیفکردنی تەلەڤیزیۆن بۆ بەدەستێنانی قازانج لەم دنیا جەنجاڵی تۆزیفکردنی بەرنامی تەلەڤیزیۆنی بۆ سەرنجڕاکێشی دروستکردنی کاریگەری سیاسی بۆ دروستکردنی کاریگەری ئایدۆلۆژی بۆ دروستکردنی کاریگەری ئاینی تۆ لەم دنیا جەنجاڵەیە ئەبێ بزانین چۆن مامەڵی لەگەڵاکە ئەمە یەک کێشەکە ئەمە قسە لەگەڵ ئەڵین لە ڕۆژی گیانی تەلەڤیزیۆن جارێکە بە خوێندنەوە بکەین من زۆرم پێ خۆشە جارجار لێرە و لەوێ ئەمار بڵاوکرێتەوە لە دروستکردن مەسەڵەن هەواڵی فیک بۆ من فیک نیوز فڵان تەلەڤیزیۆن ئەوە لە ساڵە ئەوە هەواڵێکی مازین تۆزان فیکە هەروە شتێکی ئاسانە مازین چی خەڵک چاوەشاکە ئەمە زین چەند کاریگەری دەرونی دروکسەکە ئەمە زین چەند کاریگەری یعنی سام نمونەیەکی زۆر بەسیتان بۆ بێنمەوە زۆر من خەڵکە بینم بێزارە دراسات کراوە لەسەرم بێزاری دەرونی هەیە دراسەکان کراوەڵێک ئێستا تۆ بۆ ئەوی بێزار نەبیت 2 ساعت پێش نووسن هەفتە سەیری هیچ نێمەکە هیچ پامێکی بۆ نمونە هەواڵێکی ناخۆش مەکە سیاسی مەکە ئەتوانین بۆ نمونە ئەو 2 ساعتە پێشەوەی بنوویت ئەکە هینی شکر خۆ مەشغوڵکە بە فیلمێکی مەسەرەن بۆ نمونە کە هینیتیانەوێ بۆ نمونە هەندێک توندتیژی یاخۆت بۆ نمونە هەندێک بوار کە تۆ لە ڕووی وجدانی و بەهێژێنش کۆمی دراساتە یعنی ئەمانە بەڵام کوڵینەوە نەکراوە کە تاکی ئێمە بۆچی جارجار بێزارە زۆر جای گەڕێنمەوە بۆ ئەم پەیامانە کە لە میدیاوە بڵاوکرێتەوە ببێ هەر کەسە بۆ ئارەزوی خۆش بڵاوکاتەوە ئێمە چۆن بێسەروبەریمان هەیە لە زۆر بوارە بەداخۆی ئەڵام بێسەروبەریشمان جەنا بە دووە کەسێک کە هەر لە زانکۆ پسپۆڕی خۆشت هەر لە بواری تەلەڤیزیۆن و میدیایە لا دوایە لە کوردستانی خۆمان هیچ توێژینەوەی کراوە هەر لە لای خۆتان لەسەر ئەوەی کە ئاسەواری ئەم هەموو چاواشەکاری بەداخەوە چی بەسەر دەرونی تاکی ئێمە هێناوە بەداخۆ کەم قسەیەکەم بەڵێ کراوە مەڵێن بەڵام کێشەکەی ئێمە ئەزانی چۆنە دراسات بۆچی ئەکرێت منم قسەیە دایمی شایکەم ئێمە ئەگەر بە نمونە وەریگرین ڕەنگە نزیکەی 10 بەشی میدیامان هەبێت لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڵام دراساتان خۆ هەمووی پێشنیارن اقتراحاتن باشە زۆر تەوسیاتیشە خاتە بەردەم بەڵام ڕۆژان هاتوون دراسەیە بکرێت لایەنە پەیوەندیدارەکان ئیش لەسەر دراساتانە بکرێت ئێستا من بەسیترین نمونە وێنمەوە من حالیەن سەرپەرشتی توێژینەوەیەکی ماستەرەکەم هەر بەناویشانی هەواڵی ململانە سیاسیەکان و کاریگەری لەسەر دەرونی وەرگر دەیمزای ئەم هەواڵە ململانە سیاسیان چ کاریگەریکی لەسەر دەرونی ئێمە دروست کردووە یعنی لاوانێن نمونەیەکی زۆر بەسیت بێنمەوە زۆر جارم دیاردەی کۆچ ئێمە هەموو ئەم هینانی بۆ باسەکەین سەبەبانە سەبەبی ئەوەی بێ ئیشیە ڕاستە قسەی ڕاستە سەبەبی ئەوەی کە وڵاتە ململانی سیاسی تیا زۆر ڕاستە قسانە بەڵام ئێمە ئایا لەوەمان کۆڵیەوە بزانی ئەم تاکانەی کە مەسەن جاری وا هەیە حەز بە نائومێدی و نائستقلالێتێکی دەرونیەکەن یعنی تۆ دیقەتی ئەو خەڵکە بە تێبینی بکە زۆرجار ئەم ئەڵی سەبەبەکەی چییە ئەڵێ لە فڵان شوێن ئەوە ڕوویە تۆ سێکە ڕۆژانە سەدان هەواڵی جۆرا جۆری ئەمە بەرجۆمانەکرێت کە هەمووی نائومێدی بڵاوکاتەوە خۆی من بڵین بەشێکە لە ڕاستی بەڵام خۆ بزانین کلۆجەکانی ژیانی ئێمە بەیان وسلوبیکەیتیایە تۆ دیقەتی بە ئەم تەلەڤیزیۆنانە ئەم هەواڵانە چۆن یعنی بەداخۆم قسەیەکەم چۆن تەوزیفەکەن لە پێناو مەسلحەتی سیاسی خۆیانە زۆرجار لە پێناو بەدەستێنانێکی دەنگێکە
لە کاتی هەڵبژارنەکانە ینی تۆ بەخۆ نازانی کاکە تۆ ئەم هەموو ینی ئەی بەرپرسیارەتی تۆ بەرامبەر کۆمەڵگەکە و ینی بەداخۆ بینەر بەکارەهێنرێت ئەمە خۆتانە بێ ئەم ئاراستە باشن بەداخۆم قسەیەکەم ینی ئەمە حقیقەتێکە ئێمە تێککەوتوین بۆی کە من وتم چۆن لە وڵاتە پێشکەوتەکانە یەن ئەمانە هەمووی کراوە بە بڵین نەزەریاتی نەقدی کە ئیشی لەسەرەکەیە دواتریش ئاڕاستە ئەکرێتەوە بۆیە تاکێ بەدەربێ لەم کاریگەری نێگەتیفانی کە بەردەوام پامەکانی تەلەڤیزیۆن بڵاوی کاتەوە بۆیە من جارێکی وەڵام ڕۆژی ژیانی تەلەڤیزیۆنە پێویستە جارێکی تر پێدا چۆنەوە بکرێ بە هەموو ئەم بابەتانی کە بەشێکی گرنگە لە ژیانی ڕۆژانەیە باش دکتۆر بۆی میدیا ئاراستەمان نەکا پێما بە یەشێک لارکەکانی میدیاژ ئاراستەکردنە بەڵام جڵەو نەکا بێگومان کۆنتڕۆل بەدەست خۆمانەوەیە چەند گرنگە میدیا بەرەو تایبەتمەند بوون بچێ خۆ دەزانی سەردەمی تایبەتمەندونە ڕاست یا حەزەکەم بزانن خەڵۆ دەرسۆ تااقەتی سەوێست بە دیار تەلەڤیزیۆن گۆدانیشە مشتێکی تاوڵاوکرێت زۆر بۆن منە حەزەکە کە سەیر هەواڵەکانەکان بۆن دانانیشەوە سەر هەواڵی بۆن منە سەعات هەشت بەردەوام سەیری تەلەڤیزیۆنێکی هەواڵەیەکە کە بەردەوام نەشەی تازەیتایە بەردەوام شتی تازێتەیە ئەمە شتێکە پەیوەندی نییە بە ئێرەوە هەموو دنیاوە بەرەو تایبەتمەند بوونەڕەوە من دانیشم بە دیار فوتبۆڵێکەوە ئەچم سەیری ئینەکەکەم کەناڵێکم کە دایبێت بە فوتبۆڵ هەمان شێوە بۆ دیار فیلمەوە دیار گۆرانیەوە هەموو ئەم بابەتانی تر ئەم تایبەتمەندبوونانە ئێستا ئاسێکی زۆر گەورەتی تێپەڕان تایبەتمەندی تایبەتمەند ئەنجاری وا من حەزم فیلمێکی کلاسیکە تەنها فیلمەکە خۆن من خۆی تایبەتە بڵین کەناڵەکە تایبەتە بە بۆ نمونە بە فیلم ناو فیلمی شاید حەزەکەم فیلم کلاسیک بکەم یا خۆت ئەکشن بکەم یا خۆت ڕۆمانسی هەم ئەمسانە جیابۆتەوە ئەم تایبەتمەندبوونانە وای کردووە لە بواری حەزەکەم بزانین لە بواری سۆشیال میدیاش هەمان شێوە ڕەنگ باتەوە یعنی سە بۆ نمونە جاریوە تۆ حەزەکەی سەیری هەندێک بابەت بکەیت کە هیچ بنەمایەکی زۆرجار ڕێزمێ ئەخلاقیتیان هیچ سنوورێکیتانە ڕەنگ سەی بۆنمە خزمەتگوزارێکی تایبەت بە سۆشیال میدیا جارێکی تر حەزەکەی بۆنمە سەیری گۆرانیە بکەی کە خۆت اختیاریکی زۆرجار تەماشای یوتیوبەکەی یاخۆت هەموو ئەمانە بۆ تۆ تایبەتمەند بن بەڵام قەینا تۆ اختیاریەکەی تۆ اختیاری حەزەکەی خۆتەکەی بەڵام ناتوانی اختیاری ئەو فلتەرانە بکەی کە تایە بڵاو بێتەوە لەم تێگەی کەواتە اختیارەکە بەدەست تۆیە بەڵام ئەوان هاتوون جارێکی تر اختیارەکانیان دیاری کردووە تۆ اختیارەکەکەی بەڵام لە دوای تۆ چی ئەمەی کردووە یەکێکی تر هەیە بەم بەستەوە کردوێت ینی چۆنڵی بە پرۆسی سازاندن و معالەجات تا ڕۆژەوە اینجا تۆ ئیخاتە بەردەم تۆ باش من ئەم پرسیارەشم کرد وەکو دوایین پرسیاری منیش هەبێ بۆ نام تۆڕانی کێسا هەوکو نێتفلێکس کە زۆر باسیەکرێت لە هەموو تۆڕەکان زیاتر ناوێهێنرێ لە سەردەمی کۆرۆنایە قازانجەکە یەک بە بڵم ینی ئەوەنە بۆ من ئەگەر ڕێژی بەکارێنانی وەکو نمونەیەک باسکەم لە سەدا دەبوو بێ لە کاتی کۆرۆنای بوو بە لە سەدا هەشتا و نەوەتیش قازانجێکی زۆری مادیشی کرد لە ڕۆوە پێیت وایە لە ئەگەڕم بۆ هەندێک پرسیارەکانی سەرەتا ئەم پلاتفۆرمانە بینەری تەلەڤیزیۆنی ئاش کردەوە یان ئەوان دایانە بینەری خۆیان زیادکەن لە پێناو داهاتێکی باشتر شتێکی تەلەڤیزیۆن تێپەڕێنێ کاریگەری تەلەڤیزیۆن تێپەڕێنێ بۆ نمونەی نێتفلیکسێرا نێتفلیکس لێ کاتە بۆ نمونە ئەتوانین بڵین نێوەندێکە بۆ بەرهەمهێنان بۆ ئینتاج نێوەندێکە بۆ عەرز بۆ نمایش تایبەتمەندیشەوە تۆ خۆتش اختیار باشە بەڵام ئەم بۆ نمونە ئەم خزمەتگوزاریانێکی ئێستا لە ئەسەر تەلەڤیزیۆنان هینەکەی گۆڕیوە ئوسلوبەکەی گۆڕیوە یعنی ئێستا ئەوڵی مؤسسەیەکی بۆ منای مؤسسەی کورسات بێ سعات بۆ منە ئەوەنە ئەو کوچ بەشەوە تەقلیدێکی زۆر تەلەڤیزیۆنیش لەم شێوە هەیە سعات ئەوەنە پەخشکا سعات ئەوەنە کۆتایی پێبێنێت ئەوەنە بەرنامێکی ئەو هەموو شتەکان اختیارەکان خاتەوە ناو پرۆگرامەکەی خۆی و تۆش بەشداری تیاکەیت و سەرنجام تۆ لە ڕیچۆت نێتفلیکس ئەتوانی متابعیت بکەیت هەل لە ڕیسکرینەوە ئەس بە تایبەتی یعنی خودی نێتفلیکسەکە نونەتی نێتفلیکسیانەوە تایبەتمەندی خۆشەکەی لەوێ لە ڕێی شاشی گەورەوە بە تایبەتی بۆ ئەوانی کە ئێمە سێرەگەین بۆیە شاشەکە هەر ماوە بەڵام شێوە مامەڵەکردنەکە شاشەکان لەم سەردەمایە گۆڕانکاری بەسەرهاتوە هەل لە ڕێی ئەو شاشەوە تۆ چەندین خزمەتگوزاری پلاتفۆرمیش ترش بۆ توانین هەر بڵڕی هینەکەتەوە بچیتەوە سەر پێداویستەکانتانی سێری بۆ نمونە سەیری بۆ نمونە یوتیوبی تیا بکەی سەیری بۆن هەتا فەیسبووکەکەشی تیا بکەی سەیرمە بوارانەی تریش تیا بکەی خسۆتەوە ناو ئەو شاشەیە تۆ لە ڕێو شاشە هەڵێ بژێری کەواتە هەموو ئەمانەش حەزەکەم بزانین پەیوەندیان هەیە بە قازانجەوە قۆناغی ئەمڕۆ قۆناغی قازانجە حەزەکەم بزانین بۆیە کە ئەم باسمان لە پەروەردەی میدیایی و ئەو هینانە بەسەر چوو ینی بە حەقەت وەداخۆ قسەیەکەم
چکە لە سەدەمی کرانەوەی میدیا و کرانەوەی شاشەکانە تۆ لە وڵاتیان نەماوی کە وەک جاران دوو کەناڵە هەبوو ئەم دوو کەناڵە پێ خۆش بە پێ خۆش هەر دوو کەناڵە بوو ئێم دوو کەناڵ تۆ توانین تەحکوم و کۆنتڕۆلی پێ بکەی بەڵام ئێ تۆ لە بەردەم کرانەوەی ئاسمان بەسەر سەدان کەناڵی جۆرا جۆر سەنان بۆ نەپیامی جۆرا جۆرا ئەو کۆنتڕۆڵە بێ خۆ بیت ئەبێ خۆبی کۆنتڕۆڵ بکەی ئەبێ بینەر خۆی کۆنتڕۆڵەکەی بکە ئەم شتانە بە ئاسانی نییە بە تایبەتی لە قۆناغێک وەکو ئەمڕۆمانە بابەتێکی گرنگەوە پێویستە هەڵۆسی زیاتری لەسەر زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز دکتۆر ئیبراهیم بە هیوایەوەی کە هەمووان سوودیان لە قسەکانی جەنابەت وەرگرتە بێت و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانیش ئەم توێژینەوانە کە ئەکرێت هەر لەسەر ڕەفەکانە بەجێ نەهێڵن هەوڵ بن سوودی لەوەربگرن بۆ چاککردنی کۆمەڵگاکان بەخێر بەی سپاس بۆ بەڕێز دووبارە سپاس بە ئامادەبوونی سەرچاو پیرۆزیشە لە ئێوە ڕۆژی لە بەڕێزیش پیرۆز بێت